راپۆرتە هەیە ئەوەیە بەداخەوە وەکو پێویست نەیتوانیوە ئاماژە بە سەرەتاکانی بەو سەرەتایە بدا کەوای کرد حکوومەتی هەرێمی کوردستان وەلایەنە سیاسەکان وەلایەنە ئەمنیەکان وەکو پێویست ئیلتیزام بە بڕیارە حەفدە خاڵەکەوە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە گرفتی سەرەکی ئەم بڕیارە و خاڵی لاوازی ئەم بڕیارە ئێمە لێەوە دەستی کرد لە دوای ئەوەی ڕەشنووسی ئەم بڕیارە ئامادە کرا و هێنراوە پەرلەمانی کوردستان بەڕێستان ڕێگەتان بە ئێمە نەدا قسە لەسەر گرفتەکانی بکەین ڕێگەتان بە ئێمە نەدا جارێکی تر لە ناو پەرلەمانە ڕەشنووسەکە گفتوگۆی لەبارەوە بکرێت باسی کام ڕەشنووس ئێستا پێتەڵێم بڕیارە حەفدە خاڵێکە کە لە ڕۆژی لە شەوی 23 رجاء أو الموضوع درنا تجول براك بقدر كاردو سروك فراكسيون كتا دسي برك راوستي كاردو سروك فراكسيون دسي برسكر عندي لاندام برزة كان دسيان برسكر أولا فيلم كديار من خوب سيرم كده بسرتشاو من نشانت بسرتشاو سبي ودين بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە زاری زۆربەی برادرانەوە بیستمان قسە لەسەر ئەوەیە ئەم بڕیارە حەفدە خاڵێک گرفتی ئەوەی هەیە میکانیزمی چارەسەرکردنی گرفتەکانی دەستنیشان نەکردووە و فترەی زەمەنی بۆ دیاری نەکراوە و جەنابیشتان وەکو ئەوەی کەمینتان بۆماندا نابێ بڕیارەکە هاتە پەرلەمانی کوردستان ڕەشنووسی بڕیارەکە بە پەلە خستان دەنگدانەوە بە بێوەی ڕێگرتن قسەی لەسەر بکەین و ئەمە گرفتی سەرەکی ئەم پەرلەمانەی ئێمە ئەوەیە لە ماوەکانی ڕابردووە بەم شێوازە ئیشی کردووە بۆیە حکوومەت ئیلتیزام بە یاساکانیوە ناکە گرفتی ئێمە ئەوەیە پەرلەمانی کوردستان یاسایەک دەرناکە کە قووەی ئیلزامی بەهێز بێ کە پەنجە بخاتە سەر گرفتەکان کە لایەنە پەیوەندیدارەکان ناچار بکە پەیوەندی ئیلتیزامی پێوە بکەن و ئەگەر ئیلتیزامیان نەکرد لێپرسینەوەیان لەگەڵا بکە ئەمە گرفتەکەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆچی ئەم بڕیارە پێشێلەکرێ؟ دیارە لە دوای ئەوەی وەکو برادێکی بەڕێز ئاماژەی پێدا لە دوای ئەوەی ئەگەر قسەی ئێمە لە پێشە لەسەر حەدەسەکانی سلێمانی ئەوە بوو بێ پێمان وابێ ئەمە شتێکی لە ناکاو بۆ و ئاساییە و ئەشێ هەندێک نەرمی لە ئاستا بنوێنین بەڵام ئەو ڕووداوانەی کە لە کەلار و لە سەیسایەق ڕوویاندا بەڕاستی قابلی ئەوە نییە بەم شێوە هەروە بە ئاسانی بەسەرمانە تێپەڕێ. پێم وایە حەدەسەکانی ئەم دواییە بایی ئەوەیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کۆمەڵی ئیجراعاتی جدی بگرینە بەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی لە کەلارا ڕوویدا ئەو گەنجانەی کە خۆپیشاندانیان کرد ئەو گەنجە بەڕێزانە ئەو گەنجە خێرنەردیوانن کە پاشماوەی کە سوکاری ئەنفالن ئەو گەنجانن کە لە پێش ڕاپەڕین لەلایەن حکوومەتی عێراقیەوە باوکو دایک و کە سوکاریان ئەنفال کرا و گوندەکانیان سووتێنرا لە دوای ڕاپەڕینیشەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە سیاسەکان 17 ساڵە غەدریان لێەکەن 17 ساڵە سەرۆت و سامانیان نەخۆن 17 ساڵە گەرمیان وێران نەکرێ 17 ساڵە ئەبینن لە گەرمیانە لە کوردستانە کوڕی بەرپرسان سیارەی جوانیان هەیە ماڵی جوانیان هەیە ژنی باشیان هەیە لە باشترین زانکۆکانی کوردستانە وەرگیراون بە کەیفی خۆیان سەفرە و سیاحاکەن ئەوانە جلڕەش نین بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوانە ئەو گەنجانن کە پێش دەسەڵاتدارانی ئەم هەرێمە هەستیان بەوە کرد هەرێمی کوردستان لە لێواری قەیرانێکی گەورەیە جلەکانی ئەوان ڕەشە بەڵام ناخیان سپیە جلەکانی ئەوان ڕەشە بەڵام لە بەرپرسەکانی ئێمە زیاتر هەست بە مەسئولیاتەکەن بۆیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بدە قبوڵی ئەمە ناکەمەوە دانشە وشەکەی بسرنەوە لە پرۆتۆکۆل دەرچوویت لە سنووری قانون دەرچووی احترامی خۆت بگرە دانشە دانشە خەڵەت ڤیان دانشە پێتەڵێم دانشە دەرچۆ دەرەوە دڵنیا بە قسەی خۆمەکەم دەرچۆ دەرەوە دڵنیا بە قسەی خۆمەکەم بڕۆ دەرچۆ دەرەوە دڵنیا بە قسەی خۆمەکەم ڕێگەم دە قسەم بکەم ئەمە دیموکراسیە بەڕێز سەرۆکی پەرلەمان جوێنم بەیەک یەکدا لێم قبوڵ مەکە ئەوە ڕجاءن هەموو قسەکانی عەبدوڵڵای مەلانووری لە ئەلف حتا نون لە پرۆتۆکۆل بسڕێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆت نییەوە بکەیتە تۆ دیکتاتۆری تۆ بەشێکی لەو پرۆسە گەندەڵەی کە هەیە تۆ بەشێکی لەو نەعەدالەتەی کە هەیە دەرچۆ دەرەوە یاڵە بۆ دەرەوە ئەڕۆمە دەرەوە لەبەر خوێنی شەهیدەکان ئەڕۆمە دەرەوە چونکە ئەم پەرلەمانە لە ئاستی ئەو مەسئولیاتیان نییە.
ئەم پەرلەمانە گەندەڵە وای کردووە کە خەڵکی ئاها پێی بوو تێجل ڕەش دەرک چۆ دەرەوە بۆ دەرەوە ڕجاءان بۆ دەرەوە جارێکی تر ئێڵێن بەڕێ سەرۆکی پەرلەمان جەناب و حیزبەکەی تۆ و هەروەها بەرپرس لەو گەندەڵە بۆ دەرەوە بۆ دەرەوە بۆ دەرەوە